با یەک مسقال زەڕە لە چاکە و لە خراپە بیکەی دەیبینیەوە بە کەمی مەزانە، چونکە هەر ئەوەندە دەزانی دەفتەری ئەعمالت پڕ بووە لە خراپە و دوایی بە هیلاک دەچێ. ئیبن الجەوزی دەفەرمێ ڕیوایەت کراوە لە ئیمامی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت کە قەولێکی زۆر گرنگە ئینسان لە بەرچاوی بگرێت. دەفەرمێ ئیمامی عومەر فەرموویەتی تاوان و خراپە هەر چەندە گچکەش بێت بەڵام دە ئاسەواری خراپ بە دوای خۆی دادێنێت. یەک تاوانی گچکە دەکەی دە ئاسەواری خراپ بە دوای خۆی دادێنێت بە کەمی مەزانە برام. یەکەمیان هەر تاوانێک بکەی دەبێتە مایەی تووڕەبوونی خوای پەروەردگار، دووهەمیان دەبێتە مایەی خۆشحاڵکردنی شەیطان، سێیەمیان دەبێتە مایەی دوورکەوتنەوەمان لە بەهەشت، چوارەمیان دەبێتە مایەی نزیک بوونەوەی ئینسان لە دۆزەخ خوا پەناماندات، پێنجەمیان ئینسان جەستەی خۆی تووشی ئازار و ئەزیەت دەکات، ئەو جەستەیە ئەمانەتە لەلات برام. شەشەمیان ئینسان ئەو جەستەی خۆی پیس و ناشیرن دەکات بەهۆی گوناه و تاوانەوە. حوتەمیان ئازاری ئەو فریشتانە دەدەین کە پارێزگاریمان لێ دەکەن. ئەنجا هەشتەمیان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەزیەت دەدەین. نوێمینیان ئاسمان و زەوی بەسەر خۆمانەوە دەکەینە شاهێد کە ئێمە بێ فەرمانی خوای پەروەردگارمان کردووە. دەیەمینیشیان ئینسان ناپاکی بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە خوای پەروەردگار ئەنجام دەدات. بزانە یەک تاوان دەکەی هەر چەندە گچکەش بێت دەفەرمێ ئەو دە ئاسەوارە خراپانە لە دوای خۆی بەجێ دێڵێت. جا ئەی ئینسان بیر بکەوە و گوناه بەکەم مەزانە، چونکە لە ئەنجامی گوناه بەکەم زانیندا ئینسان تووشی ساردبوونەوە دەبێت لە دینداریدا.